سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی حەزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێری ئێران ڕاهی کارگەرتان پێشکەشەکەم لە ژێرناوی پەرەسەندنی بزوستنەوە ناڕزایی تێجەماوەریەکان بەرامبەر بە ستەم و سەرەڕۆیی بێبەزایەنەی وەلایەتی فەقیه. یەکەم، لە سەروبەندی نزیکبوونەوە لە ساڵیادی ئاخێزی شۆڕژگێرانەی ژینادەین ئاخێزێکی کە سیمای کۆمەڵگای ئێرانی گۆڕی. 2 ساڵ لەوەبەر و لە 26 خەرمانانی ساڵی 1401 خەڵکی سەقز بە دروشمی ژن ژیانازادی دژ بە ڕژیمی ئیسلامی و یاسا و نەریتە کۆنەپەرستانەکانی خڕۆشان. دەنگی خەڵکی سەقز لە کاتی ڕێوڕەسمی بە خاکسپاردنی ژینا زۆر زوو لە چەواوەتی ئێران بیسرا و بە خێرایی هەموو جیهانی گرتەوە. شۆڕشی ژینا خەبات و تێکۆشانی ئازادی خوازانە، یەکسانی خواز و عەداڵەت خوازانەی لە سەرانسەر ئێران بە یەکەوە گرێدرا. تێڕوانینی کۆمەڵگای سەبارەت بە جێگە و پێگەی ژنان و لاوانی بەگشتی و داڕشتنی داهاتووی سیاسی ئێران بە تایبەتی گۆڕی. هاوسۆزی و هاوپشتی نێونەتەوەیی بەرەو لای خەڵکی ئێران ڕاکێشا. کەلینی قوڵی خستە جەستەی ڕژیمی ئیسلامیەوە کە ئاسەوارەکانی ورزە ورزە دەردەکەون. پێویستە کە ئەم ڕۆژە مێژوویە و دەستکۆسەکانی هەتا ئێستای بە شێوەیەکی شکۆردار بەرز ڕابگیردێت. بۆ ئەم مەبەستە دەکرێت گەلێک شێوازی داهێنەرانەی جەماوەری بەکاربهێنرێت. یەکەمین ساڵیادی ئاخێزی شۆڕژگەرانەی ژینا لە کوردستان وەک ئەزموونێک بە مانگرتنێکی سیاسی بەربڵاو بەرز ڕاگیرا. ڕێزلێنان لە ساڕۆژی شۆڕشی ژینا سەر لە نوێ جەختکردنەوەیە لەسەر درێژەی بزوستنەوەیکی کە هەتا ئێستاش بەردەوامە و هەروەها پێداگریە لەسەر بەدواداچوونی ئامانجەکانی. دووهەم، بزوستنەوەی داواکاری تەوەر، خەباتکارانە و ناڕزایەتی پەرستاران کە لە نێوەڕاستی مانگی گەلاوێژی ئەم ساڵەوە دەستی پێکردووە سەرتاسەری وڵاتی گرتووەتەوە. پەرستاران لە ناڕزایەتی بەرامبەر بە هەڵاواردنی بەربڵاو، گوشاری لە ڕادەبەدەری کار، ئیزافەکاری زۆرەملێ و پێدانی تەنها 20,000 تمەن بۆ هەر کاتژمێرێک بە ڕێوەنەچوونی یاسا پەسەندکراوەکان و حەقدەست و یارمەتیەکی زۆر کەم دەستیان لە کار کێشاوەتەوە. ئەم مانگرتنە بەربڵاوی پەرستاران لە 100 ساڵی ڕابردووی ئێراندا بێوێنەیە و دەری دەخات کە کارد گەیشتووەتە ئێستان و سەبری کارمەندانی بەشی خزمەتگوزاری وڵات لێوڕێژ کردووە. بە چاوخشاندنێک بەسەر ئامارەکاندا ئەو گوشارە تاقەت پڕۆکێنەمان بەڕوونی بۆ دەردەکەوێت. ئێران 350,000 پەرستاری ڕاهێنراوی هەیە کە 240,000 پەرستاریان دامەزراون و زیاتر لە 100,000 کەسیان بێکارن. لە نێو پەرستارانی لەسەرکار 100,000 پەرستار بە 17 جۆری جیاوازی گرێبەست دامەزراون. بەشێک لە پەرستارانی بێکار لە سەردەمی کۆڕۆنادا بانکێشکرانەوە بۆ کارکردن. دوای کۆتایی هاتنی قۆناغی سەخت و پشوبڕی کۆرۆنا سەر لە نوێ هەمویان لە کارەکانیان دوورخرانەوە. ئەوە لە کاتێکدایە کە بە پێ خەمڵاندنەکانی خانەی پەرستار لە ئێران و بە لە بەرچاوگرتنی ڕێژەی مامناوەندی جیهانی پەرستار بۆ هەر تەختێکی نەخۆشخانە، وڵات ئێستا پێویستی بە 750,000 پەرستار هەیە. جێگەی ئەماژەیەکە مامناوەندی ئەم ڕێژەیە لە جیهاندا نزیکەی 2.5 پەرستار بۆ هەر تەختێکی نەخۆشخانە و لە وڵاتێکی وەک ئینگلیز 4 پەرستارە. بەڵام ڕێژەی پەرستار لە ئێران بۆ هەر تەختێک 8 لەدەیە. لە لایەکی دیکەوە بە پێ خەمڵاندنەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی، مامناوەندی ژمارەی پەرستار بۆ هەر 10,000 کەس لە ئێران لە وڵاتە دراوسەکانی وەک عۆمان، ئۆردۆن، تورکیە و عێراقیش کەمترە. سێهەم، گوشاری لە ڕادەبەدەری کار، ئیزافەکاری زۆرەملێ و لە بەرچاو نەگرتنی مافە یاساییەکانی پەرستاران لە کاتێکدایە کە ئاستی حەقدەستەکانیش لە ئێران بە بەراورد لەگەڵ مامناوەندی جیهانی و تەنانەت بە بەراورد لەگەڵ وڵاتانی دراوسێش زۆر لە خوارەوەیە.
هەڵدەستی مانگانەی پەرستارێکی ئێرانی 12 بۆ 15 ملیۆن تمەنە کە دەکاتە نزیکەی $200 کە بەراورد بە وڵاتانی دیکە هیچ نییە. لە ئەڵمان پەرستارێک هەر کە دەست بەکار دەکات $2000 هەغدەست وەردەگرێت. هەغدەستی هەر پەرستارێک لە ئەوروپا $4000 و لە ئەمریکا و کەنەداش دەگاتە $5000. جگە لە کەمی هەغدەست، پەرستاران بۆ شیفتی 7 کاتژمێری ئیزافەکاری شەوانە تەنها 140,000 تمەن وەردەگرن، ئەویش دوای چەندین مانگ پێیان دەدرێت. ئەمەش شەپۆلی کۆچکردن و دەست لە کارکێشانەوەی پەرستارانی لە ئێران پەرەپێداوە. بەپێی هەمارە فەرمیەکان لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا 3000 پەرستار کۆچیان کردووە. کۆچکردنی مانگانە 150 بۆ 200 پەرستار و هەروەها دەست لە کارکێشانەوەی 20 پەرستاری نەخۆشخانەی تاڵەقانی لە شاری چالووس، دەست لە کارکێشانەوەی 40 پەرستار و ئەندامانی کادری پەرستاری نەخۆشخانەی شوهەدای تەجریش لە تاران، دەست لە کارکێشانەوەی 30 پەرستار لە نەخۆشخانەی تاڵەقانی ئابادان و خۆکوشتنی پەرستاران لە شارەکانی تاران، سنە و کرماشان واتە ڕێژەی ئەو هۆڵە خۆکوشتانەیە کە لە کۆمەڵگای پزیشکی ئێران بە مەرگی کەسەکان کۆتایی هاتووە دەگاتە 12 بۆ 16 کەس لە ساڵدا. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ هەغدەستێکی لە ڕادەبەدەر کەم و گوشاری تاقەت پڕۆکێنی کار. 4. گوشاری تاقەت پڕۆکێنی کار و کەمی هەغدەستەکان و هەروەها هەڵاواردن و پشتگوێ خستن وەڵام نەدانەوەی بەرپرسانی حکوومەتی لەگەڵ کاردانەوەی سەرتاسەری پەرستاران بەرەوڕووبووەتەوە. بە شێوەیە کە بڕیاریان داوا بە مەبەستی گەیشتن بە ویست و داواکاریەکانیان ڕۆژی 8 خەرمانان مانگرتنێکی سەرتاسەری دەست پێ بکەن. بەڵام ناڕزایەتی و دەست لە کارکێشانەوەی پەرستاران لە چەند هەفتەی ڕابردوودا چەند تایبەتمەندیەکی بزووسنەوەی داواکاری تەوەری پەرستاران دەردەخات. 1. گرنگترین تایبەتمەندی بزووسنەوەی پەرستاران بریتیە لە بربڵاوی و گشتگیربوونی. تا ئێستا لە 23 شاری گەورەی ئێران ناڕزایەتی بەڕێوە چووە. سەراسەری بوونی بزووسنەوە ناڕزایەتیەکانی پەرستاران نیشانەی ئازارێکی هاوبەشە کە ئەوانی لە یەک نزیک کردوێتەوە. 2. یەکێک لە گرنگترین تایبەتمەندیەکانی بزاوی ئەم دوایە پەرستاران بریتیە لە هاوپشتی و هەواهەنگی بەشە دەرمانیەکانی تر لەگەڵیان. حضوری کارمەندانی بەشی ئەجاری، کادری دەرمانی بەشی فریاکەوتن، بەشی مناڵبوون، تاقیگەکان و تەنانەت بەشی پاکەرەوە نیشانەی ئاستێکی بەرزە لە هاودەنگی و یەکگرتووی کە ڕووزاوێکی بێوێنەیە. ئەوە دەری دەخات کە سەرجەم بەشە دەرمانیەکان کە لە ژێر گورزی بەتایبەتیکردن و بەکاڵاکردنی بەهداشتن سەبارەت بەم بارودۆخەی خۆیان تووڕە و ناڕازین. 3. تاکتیکی دەست لە کارکێشانەوەی بە تەواوەتی جگە لە حاڵەتەکانی فریاگوزاری یەکێکی ترە لە تایبەتمەندی ناڕزایەتیەکانی ئەم دوایە کە لە 100 ساڵی ڕابردوودا بێوێنە بووە. ئەوەش نیشانەی تووڕەیی و بێزاری پەرستاران و بێهوزەی هەوڵ و ڕێشوێنەکانی ڕابردووە کە لەگەڵ گرنگی پێنەدان و بەدەنگەوە نەهاتنی بەرپرسانی حکوومەتی بەرەوڕووبووتەوە. ئاشکرایەکە دەست لە کارکێشانەوە لە کەرتی تەندروستیدا هاوشێوەی ماگرتنی مامۆستایان یان کارمەندانی بەشی گواستنەوەی شار و نێوان شارەکان کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە کارێکە کە دەتوانێت خەڵک لەگەڵ ماگرتووان ڕوبەڕووی یەکتر بکاتەوە. ئەمە ئەو خاڵەیە کە دەوڵەتەکان بەردەوام هەڵ دەدەن وەک ئامرازێک کەڵکی لێوەربگرن. بەڵام ئەوەی کە پەرستارانی وڵات توانیویانە نەخۆشەکان و کەسوکارەکانیان لە پێویستی دەست لە کارکێشانەوەیان تێبگەین و قەنەعەتیان پێ بکەن نیشانەی ئاستێکی بەرزە لە هاوپشتی جەماوەری لەگەڵ خەبات و ناڕزایەتیەکانیان. 4. جگە لە هاوسۆزی و هاوپشتی نەخۆشەکان و بنەماڵەکانیان لەگەڵ بزووسنەوەی ناڕزایەتی پەرستاران، هاوسۆزی و پشتیوانی بربڵاوی کرێکاران، خانەنشینان و مامۆستایانیش لەگەڵ ئەم بزووسنەوەیە گەلێک بەرچاو سەرنجڕاکێشە. پشتگیریەکانی شۆڕەی هەماهەنگی ڕێکخراوە پیشەیەکانی مامۆستایان، بەیاننامەی پشتیوانی کانونی سنفی مامۆستایانی بوشێر، ئەنجومەنی پیشەی مامۆستایانی فارس،
ئەنجومەنی پیشەی مامۆستایانی خۆراسانی باکوور و هەروەها بەیاننامێ پشتیوانی سندیکای کرێکارانی شرکەت واحد لە ناڕزایەتی و ویست داواکاریەکانی پەرستاران مژدەبەخشی هاوبشتی و یەکگرتوویەکی بەهێز و جێگەی شانازی بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکارە.